سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەیەکی پرت پێتان دەگەمەوە. لەم بەرنمەیەدا باز لە دۆخی ڕاگەیاندن دەکەین لە هەرێمی کوردستان. لە میوانەکانم دەپرسم ئایا دۆخی ڕاگەیاندنی کوردی لە ئێستادا لەکوێدایە و بەرەو چه ئامانجێک هەنگاو دەنێ، بۆ خۆی بۆتە چەق و سەنتەری خۆی یان بۆ پەراوێزی سیاست و شوێن سیاسیەکان کەوتووە. ئەوەی پێی دەگوتێت دەسەڵاتی چوارەم بەمانای چی و ئایا پێوەرەکانی دەسەڵاتی چوارەم بەسەر ڕاگەیاندنی کوردیدا دەچەسپێت؟ خەسڵەتە سەرەکیەکانی ئەم دەسەڵاتە بەسەر کۆمەڵگەوە کامانن؟ خەوشە سەرەکی و گەورەکانی ڕاگەیاندنی کوردی لە ئێستادا چین و ئەی چۆن چارەسەر دەکرێن؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. میدیای کوردی لە ئێستا لە دۆخێکی خراپاژی لە پاشاگەردانێکی گەورەیاژی میدیای کوردی ڕنگدانەوەی ئەو واقعانە لەبارەی لە هەرێمی کوردستان تۆ لە دۆخێکا بژی هیچ مؤسساتێکت نەبێ میدیا تەنها ئەتوانێت ئەو فاکتانە بگوازێتەوە کە فاکتێکی ئاڵۆز و پڕ لە ململانێ و پڕ لە کێشەن. دروستبوونی ئەو کێشانەکە لە هەرێمی کوردستان هەیە کە کێشەی سیاسی ئابووری کۆمەڵایەتی کلتورین میدیا تەنها دەتوانێت ئەمانە بگوازێتەوە کە ئەما گوازێتەوە لە ڕێی ئەجێندایەکی خراپی بەکارهێنانی میدیاییەوە. واتە میدیا لە ئێستا ئەگەر زمانێ بێ هاوارەکە بەدەستی ئەو کارکتەرانی کە لە پشتی میدیاکەون. میدیای ئێستا میدیایکی وێرانە بەدەستی ئەجێندای زۆر خراپەوە، گروپی زۆر خراپەوە و وای لێکراوە کە کارکتەرەکانی پشتەوەی میدیا حقیقەتەکان ناڵێن، فاکتەکانن پێ ناڵێن، ئەو بەشە وەرەگرن کە دەیانەوێ، ئەو قسانە وەرەگرن کە ئەیڵێن. لەبەرەوە لێ ناشارمەوە کە تەماشای خیتابی ئەم میدیایە ناکەی لە هێزانە کە هەرێکیان میدیایان هەیە یان بەشێکی کە بە ناوی سەربەخۆ و بە ناوی ئازادەوە هەیە کە لە پشتێەوە ئەجێندایەکی هەیە میدیای سێبەرە بەڕوونی لە ڕووداوەکانە دەموچاویان دەرەکەوێ، لە هەواڵەکانە دەموچاویان دەرەکەوێت، لە گواستنەوەی ئەو حقیقەتانی کە خۆیان دەیانەوێ، واتە ئەو حقیقەتانی کە نایانەوێ. واتە وای لێ هاتووە لە دۆخەکان ئێمە ئەوەی کۆمەڵگەی بۆتە کۆمەڵگەیەکی میدیایی، ئەوەی میدیای نەبێ ناتوانێت حزبی هەبێ، ئەوەی میدیای نەبێ ناتوانێت دەنگی بگا. پێم وایە لە ئێستاە بەهۆی نەبوونی فکرێکی وازحەوە، بەهۆی نەبوونی ئەو ئاڵۆزیە گەورەیە کە لە کۆمەڵگەیمە هەیە، وای کردووە میدیای ئێمە لە پاشاگەردانێکی ئیزگار گەورەیە بژێ. ئەم پاشاگەردانیە تا دێ بەردەوامە و تا دێ ڕنگدانەوەی لەسەر کۆمەڵگە هەیە و بەم شێوەیەش کە ئێمە تا ئەم لە حزب میدیایکی نیشتیمانیمان نییە. من لە تۆ پرسم با مناڵەکەی من تۆ تەماشای تەلەڤیزیۆن بکە بڵێ ئەم میدیایان میدیایەکە هی ئەم نیشتیمانەیە، هی نیشتیمانیە نیتە. هەرچی میدیاکان هەیە خیتابێک ڕەنگێک دەنگێکی خۆی هەیە. تەماشای هەر تەلەڤیزیۆنێکی دەنگێکی تاریکراوی خۆی هەیە. هەندێک میدیامان هەیە میدیای شاشەمان هەیە، میدیامان هەیە میدیای سەربەخۆنیان ئەوەی پێڵێن ناوێنیان سەربەخۆ، هەستەکەی ئەجێندایەک لە پشتێوێتی، هەستەکەی ناگا. لە دووکەوانێکگە بڵێن بۆ نمونە میدیایکی سەربەخۆی تەلەڤیزیۆنت هەبێ کە قسەی کەسێک دەکا، هەستەکەی لەو شاشەیەوە دەنگە نەسازەکانی هێزەکانی ترشە گوازێتەوە بە ناوی میدیای ئەهلیەوە. ئەمە کارەساتەکەی، ینی لەبەرەوەی کە کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەی کە تا ئەم لەحزەیە ڕێی جیاواز، فکری جیاواز، خوێندنەوەی جیاواز، ئەجێندایەکی دیاریکراوی بۆ دروست نەبووە، بە زۆرێ لە زۆرەکان میدیای ئەهلی و میدیای سەربەخۆش کە بۆتە مینبەرێک بۆ ئەوانەی کە بۆ ئەو کارکتەر و بۆ ئەو کەسانی کە لەناو حیزبی کوردیە هەر لە ڕویان نەیانە بێنە سەر شاشە، لەناو میدیای ئەهلی و دێنە سەر شاشە کەنە دەنگ و زۆرێک گفتوگۆی خراپ دروست دەکەن. لەبەرەوە کوتم میدیای ئێمە لە ڕووی هەواڵەوە، لە ڕووی راپۆرتەوە، لە ڕووی زۆرێک لە بیرکردنەوە لە دۆخێکی ئیزگار پاشاگەردانی خراپاژی. بەداخەوە دۆخی ڕاگەیاندنی کوردی بە دۆخێکی ناتەندروست هەیە، پەڕە دۆخێکە کە ینی خۆزگەی پێ ناخوازرێ، لەبەرەوەی کە تا ئەم دەقەیە دەسەڵات نەیتوانیوە تەفاهمی ڕاگەیاندن بکە بەو ڕاگەیاندنی بۆ معنای دەسەڵاتی چوارەم بێ. بەداخەوە بینین چیرۆی ڕۆژنامەنووسان بەردەوامە، ویدات حسێن و ئەوانی ترکە لە هەولێر و لە دهۆک و لە ئاکرێ و لە چۆ سۆرانی مامە هەمە و پێشتریش بە هەمان شێوە ئەم تیرۆرانە پێمانەڵێ و هەڕەشەکردن لە ڕۆژنامەنووسان و بە هەمان شێوە هەڕەشەکردن لە ئێناسی و پێشتر چەند ساڵانی ڕابردوو پێمانەڵێ کە دۆخی ڕاگەیاندنی کوردی و ئازادی ڕادەبن بەگشتی لە کوردستانە دۆخێکی ناجێگیر و ناتەندروستە. بەداخەوە دەسەڵات تا ئەم لە حەزێش لە جیاتی ئەوەی کە لە ئەم چەند ساڵی ڕابردووە لە دوای هەفتەی شوباتەوە من پێم وابوو کە لە دوای هەفتەی شوباتی 2011 گۆڕانکاریەکی ڕیشەیی لە تێڕوانینی دەسەڵاتی کوردی بۆ ئیعلام دێتەکایەوە، بۆ چەمکەکانی تر دێتەکوایە، بۆ هاوڵاتی بوون، بۆ مافەسەرەتەکانی هاوڵاتیان، بۆ ئازادی ڕادەبین. بەڵام بە تایبەتی بەدەمان بەداخەوە ئەتوانین بڵین لە دوای هەفتەی شوباتەوە ڕۆژ بە ڕۆژ ئازادی ڕادەبرینی و دەسەڵاتی چوارەم کە ڕاگەیاندنە پاش لە پاشەکشەیە. بەو ئەمەش بەو شتێکی بۆ واقعەیەکی ئێستای بینین، بەو مامەڵەی کە دەسەڵاتی گەل لەگەڵ ڕاگەیاندنە بەداخەوە مامەڵەیەکی ناتەندروستە، مامەڵەیەکە لە ئاستی نەک پێویستان لە ئاستی بەرپرسیارەتیانی دەسەڵات هەست بە پرسیارەتی ناکرد، لە دەسەڵات بە شێوەی مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکەوەکەوەی کە
هەر کاتێ پێویستی بوو خێریان پێەکە هەواڵیان پێدا پێویستی نەبوو زانیان بانیان ناکە بۆ کۆنگری ڕۆژنامەنووسی نایە لە پشتە پێشەوە بۆ بەرەکانی جەنگۆکوانی کە چەند جار ڕێگری لە کەناڵی پێیان کراوە لە کەناڵەکانی تر کراوە بەداخەوە ئەمانە پێمانە لە ڕۆژ بە ڕۆژ مامەڵەی دەسەڵاتی کوردی لەگەڵ ڕاگەیانی کوردیە بەداخەوە مامەڵێکی زۆر ناتەندروستانەیە زۆر نادیموکراسیانەیە زۆر دوورە لەوەکە ئێمە هیوای پێخوازین و ڕۆژنامەنووسان و نووسەران و ڕووناکبیران دۆخی ناو ڕاگەیانیش بەداخەوە ڕنگدانەوەی کۆمەلگای کوردیە ئەو بارودۆخێکی ئێستا خەڵکتیایەتی لە پێش هەمویانە بارودۆخێکی ئابووری سەخت خەڵکی بینەقاقی خەڵکی گرتووە پاشان ئەم بارودۆخە ئابووریە کاریگەری لەسەر بارودۆخی کۆمەڵایەتی دروست کردوە بۆ نمونە چەندین جابوونەوە دروست بووە بارودۆخی سیاسی دروست کردووە لایەنە سیاسیەکان زیاتر لێک دوورکەوتونەوە بەهۆی ئەم بارودۆخە کە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیە کاری کردوە سەر ئیعلامی کوردیش و ئیعلامی کوردیش لە دۆخێکی ناتەندروستایە ڕۆژ بە ڕۆژ ئەو دەنگی ڕۆژنامەنووسی ئازاد و ڕای ئازاد کەمترە بێتەوە و کەناڵی سێبەر زیاترە بێت یعنی ئەو کەناڵانەی کە زیاتر لە دەسەڵاتی کوردیەوە نزیکن ڕۆژ بە ڕۆژ گەورە بن و ئەوانەی کە ئازاد و کە دەنگی کە پێیان بوت لێ ڕاگەیاندنی جەماوە ڕاگەیاندنی بێلایەنانە یا هاوڵاتی هەندێک دەسەڵات هەندێک مەفهوم هەیە لە ئەوروپا بەکارهێنێ بۆ هەندێک ڕاگەیان کە بێڵن ڕاگەیاندنی هاوڵاتی بوون ڕاگەنی هاوڵاتی ڕاگەیانی جەماوە ڕاگەیانی جەماوە ئەبێ ئەو ڕاگەیان نەبێت کە لەگەڵ جەماوەری خۆیان نزیک بێ نەک لە دەسەڵاتەوە نزیک بێ ئەبێت هەمیشە ڕاگەیاندن سنووری نزیکیەکەی لە زیاتر لە جەماوەرەوە بێ لە جەماوەر و لە وەرگرانیەوە بە نەک لە دەسەڵاتەوە بەس لە کوردستان پێچوانە ینی دۆخی ڕاگەاندنەکەش دۆخی ڕنگدانەوەی ئەو بارودروفەیەک لە کوردستانە ئێستا هەیە کە ئەویش بارودۆخێکی زۆر ناتەنووسە لە هەموو ڕێکەوە بارودۆخێکەوەکو عەرزم کردی کە بارودۆخە ئابووریەکە سیاسێکە کۆمەڵایەتێکە زایدەن چۆتە سەر بارودۆخە ڕووناکبیری و ڕاگەیانەکەش کە بارودۆخێکی زۆر خراپە یعنی من زۆر ڕەشبینم لە ڕووی لە ڕاگەیاندن لە دەسەڵاتی چوارەم لە کوردستانە چونکە ئەوانەی ڕۆژ بە ڕۆژ کە دەنگی ئازاد بوون لە ڕۆژنامەکانە لە کەناڵەکانە ڕۆژ بە ڕۆژ پاڵە دەنە لای ڕاگەیانە سێبەرەکان و دەنگی ئازاد و ڕاگەیاندنی ئازاد کەمە بێتەوە گفتوگۆی زۆر لەو بارەوە کراوە کۆدەنگێک هەیە یعنی ڕەنگە ئێستا لە ناو شەقامی سیاسی و میدیای کوردیە تاکە شتێک کۆدەنگی لەسەر بێ ئەوەیە کە دۆخی میدیای کوردی دۆخێکی زۆر خراپە هەر لە سەرتاوە دۆخێکی باش نەبووە لە جیاتیەوەی ئێمە هەوڵ بین دۆخی میدیا بەرەو پێشەوەبەری گەشەی پێ بدەین بەڵام بەداخەوە بەهۆی دوو هۆکاری سەرەکی کە کاری کردوتە سەر کۆی جونگەکانی تری کۆمەلگای کوردی دۆخی سیاسی و دۆخی ئابووری میدیای کوردی لە چاو ساڵانی پێشووترە پاشەکشەیەکی گەورەی کردووە لەسەر چەند ئاستێک یەکەم لە ڕووی ئازادی و ڕادەربڕین و سندنەوەی میدیا لە حیزب و بەخشینی بە خەڵکی پرۆفشناڵ و کۆمپانیەکانی تایبەت بە میدیا پاشەکشەمان کردووە لە دو ساڵی ڕابردوودا کەسایەتی ئەمنی و سیاسیەکان بە جۆرێکی تر و بە فۆرمێکی تر دەستیان هێنانی و قوڕجی میدیاوە و کەناڵی ڕاگەاندنی زەبەلاحیان دروست کرد ئەو کاریگەریشی گەورەی هەبوو لە ڕووی تەحریریەوە کاتێک کە تۆ میدیا و دەوتدا لە دەست ئەهلیەکان دێتە دەرەوێتێتەوە دەست حیزب ئەگەڕێنەوە بۆ قۆناغی سەردەمی شەڕی ناوخۆ ئێمە لە دوای دەرچوونی ڕۆژنامەی هاوڵاتی و گەشە سەندنی میدیای ئەهلی لە سێر جومگەکانی لڤین و هاوڵاتی و ئەوێنە ئەمەلێک هەبوو بۆەوەی کە تایتڵی میدیای کوردی نێوەرۆشی میدیای کوردی گۆڕانی بەسەرابێ بەڵام وەکوتمە و دوو قەیرانان کاریگەری کردووە کە ئێمە ئێستا میدیا ئەگەبینین کە لە ڕووی تەحریرەوە سەربەخۆنیە لە ڕووی تەکنیکەوە هەندێک کەناڵ بە پارەی زۆر کەناڵی بێندەوە چۆتە پێشەوە و لە ڕووی کاری ڕۆژنامەنووسیوانەیە کلێنی زۆر گەورە دەست و کلێنی ئەجگات قۆڵی تێدا دروست بووە میدیایە و شەڕی داعاشیش بە تەواوەتی نەخۆشیەکانی ناو میدیای کوردی دەرخست کە میدیایکی چەند هەژار و چەند لاواز و چەند کەم دەستین و چەند کەم توفاقین کە ناتوانین ڕووداوی شەڕی داعش بکەین ناتوانین بێلایەنانە ڕووماڵ بکەین تەنانە ناتوانین بە یەک مستاو یەک ئاس ڕێگابین بە کەناڵەکانی ڕاگەاندن ڕووماڵی بەرەکانی جەم بکرد بۆ نمونە ئەبینین بۆ بەتایبەت لە
لە ئۆپراسیۆنی مووسڵە ئەو کەناڵانەی کە پاتی نەویستووە نەهێشتە ڕووماڵی ڕووداوەکان بکەوە نەهێشتووە وەزیفەی میدیایی خۆی جێبەجێ بکە ئەوە لەلایەن لایەکی تر مەسەلەی سۆشیال میدیای کوردی یعنی ئەگەر سۆشیال میدیا بۆ خۆی لە دنیادا بەشێکە لە گەشەی عەقڵی مرۆڤ و بەشێکە لەو گەشەی کە میدیا پێویستی پێیەتی و ئەم سۆشیال میدیایە بە باتەقای گەشە کەلتوریەکە بەهای هەیە لە کۆمەلگا دیاریکراوەکان لە ئەوروپا لە ئەمریکا تەنانەت لە ئاسیایی خۆرهەڵات لە سین و لە یابان و لە کۆریای باشوور و ئەو وڵاتانەی کە گەشەی مەدەنی و گەشەی دیموکراتیەتی تیا هەیە بەڵام سۆشیال میدیای ئێمە بە پێچوانەی ئەو ڕەوتە گەشە سەرنەکە تعبیرە لە گەشەی عەقڵی مرۆڤایەتی پاشەکشەیەکی گەورەی کردووە یعنی ناشرینترین دیوی میدیا ئێستا بریتە لە لاپەڕە کوردیەکان لە تۆڕە کۆمەڵاتیەکانە کە پڕێتی لە شتی بێنرخ پڕێتی لە کەسانی دەمامکدار و ساختە پڕێتی لەو سی خوڕانەی کە لە دەستگا ئەمنیەکان جاران عازی کوشتنیان ناوە یا لیژنەی اختیالات بوون ئێستا لە پشت کۆمپیوتەرەوانێ کەسایەتیەکانی کۆمەلگای کوردی لە کەدارەکەن و تیرۆرەکەن بۆیە ئێمە لە تێگڕای ئەو ئاستانی کە بە پێچوانەوە کە چاوەڕێی گەشە سەندن بووین لیڤڵی میدیای کوردی بەرز بێتەوە ئێستا وەدەودە پاشەکشەمان کردووە بۆ ئاستێکی زۆر خراپ هەری دۆخی میدیای کوردی لە 2010 2010 2011 دەوڵەمەندتر و شەریفمەندانەتر و ڕاشیدانەتر بوو لە چاوەوەی کە ئێستا هەیە. ئەگەر ڕاستی دەوێت بەبێ ئەوەی کە ئەم وەکو کەسێکی ڕەشبین دەرکەوم بەڵام وەکو کەسێک کە ماوەی چارە کەسە دەیە کە سەرقاڵم لە بواری ڕاگەیاندن و میدیای کوردیا لە قۆناغی ئەخیری سەربەخۆییەوە من دەست بەکارم هەتا ئەمڕۆ جێی داخە کە من بڵێم لە ئاسی پێویستانی ینی تەمەنی 25 ساڵە بەڵام مەهامی 25 ساڵ نییە ئەرکی 25 ساڵ نییە هەڵگری بیری 25 ساڵ نییە میدیای کوردی میدیایەکی لە ناحی چەندایەتیەوە لەو ڕۆ هەتا بڵی دەوڵەمەنە هەتا بڵی قەرەباڵخە هەتا بڵی شپرزە و فرەلایەن و بینراوە بیسراوە خوێنراوە سایت و پیج و ئەمانە بە هەزاران کەناڵمان هەیە بەڵام وەک کوالیتی وەک جۆر وەک باڵین چۆنایەتی ئەوە نییە کە هەتا ئێستا توانی بێتی فیدباکێک لە لای بەرامبەری تاکی کورد دروستکە کە تاکی کورد چ بە کەناڵی خوێنراو چ بە کەناڵی بیستراو چ بە بینراو چ بە کەناڵە ئەلەکترۆنیەکانەوەیتر کە لە وێبسایتەکان نەگرێتەوە تاوەکو تەنانەت پیجەکان و ئەکاونتەکانی فەیسبوک و تویتەر و واتسئەپ و ئیلە ئاخری ئەوانەی کە بەدەیان و بەسەدان جۆرمان هەیە ئاستەکەی زۆرە بەڵام جۆرەکەی باش نییە میدیای کوردی بۆچی باش نییە تا ئێستا ئێمە پێناسمان نییە لە 25 ساڵی ڕابردووە نەمانتوانی چۆنی سەمەسەن کەسێک هەڵگری پێناسێکی دیاری کراوە پێناسێکی لە باخەڵای لە بەر باخەڵایەتی ئەم پێناسە ئەی ناسێنە بە خەڵک بەڵام ئێمە میدیای کوردی پارێکی زۆرمان تیا سەرف کردووە بە ملیۆنان دۆلارمان تیا سەرف کردو بەڵام هەتا ئێستا نازانین ئەم میدیایە دایک و باوکی چۆنە میدیایکی نیشتیمانیە میدیایکی لۆکاڵە میدیایکی نەتەوەییە میدیایکی ئینتەرنەشناڵە میدیایەکە بۆچی کارەکە ئێمە بۆچی کارەکەین ئەم هەموو کەناڵە بۆچی کارەکە هەر کەناڵە بۆ خۆی لە با بڵێن لە دۆڵی کایە بۆ خۆی هاوارەکات کەناڵەکەی کە دژی ئەوە وەستێتەوە یان ئەمە هەموو یەک هەدەف کۆمانەکات و یەک ئاماژ کۆمانەکاتەوە هەموو ئەچێتە خزمەتی دۆزی کورد و نەتەوەی کورد و نەخێر ئەمە کێشەکەی ئێمە لێرە ئەمەی ڕاستە ئەگەر باسی میدیاکەین میدیامان زۆرە میدیاکارمان زۆرە بە دەیان توان بڵێن زیاتر لە 10,000 میدیاکار و ڕۆژنامە نووسمان هەیە زیاتر لە 1000 کەناڵی خوێنرا و مۆڵەتیان هەیە کەڵم خوێنراوانی جەریدە و گۆڤار و ڕۆژنامە و ئیلاخری بە سەدان رادیۆ لۆکال و رادیۆ ئاسمانیمان هەیە بە دەیان کەناڵی لۆکاڵی تەلەڤیزیۆنمان هەیە بە دەیان سەتەلایتمان هەیە کە سنووری پەخشیان سەرگۆی زەویە بەڵام کوا ئەو فیدباکی کە کورد بناسیێنێ بە وەرگری دەرەوە یەکەم پێناسمان نییە دووهەم زمانی جگە لە زمانی کوردی زمانی کەمانیانی بە زمانێکی نێمەوە زمانە کوردی تەنها زمانێکی محلی بۆ خۆمان لە ناو خۆمانە بەکاری هێنین تۆ ئەگەر 100 کەناڵی سەتەلایتت هەبێ بە زمانی کوردی کەناڵێک نەبێ بە زمانی فارسی کەناڵێک نەبێ بە زمانی عەرەبی کەناڵێک نەبێ بە زمانی ئینگلیزی کەناڵێک نەبێ بە تورکی ئەتۆ ئەم بەسێکی خۆت چۆن دەتوانێت بگەینی بە دەوروبەر کەواتە ئێمە خاڵی دووەم ئەوەیە کە لە ناو بازنەیەکی خۆمانە قەتی زماوین ئەسوڕێنەوە میدیا بۆ میدیای لای ئێمە بۆ دەوروبەر نییە یعنی کەڵێم میدیا بۆ میدیای من حزبێکی گەورە و گرانمان هەیە کەناڵێکە کاتەوە ئەم کەناڵە بەس بۆی بڵێ کەناڵێکم هەیە بەسێجی حزبەکە خۆی بگەێنە بە لایەن گرانی خۆی لە زمانی ئەوەشە
بابەتی نەتەوەی پژوو ئەخرێ بابەتی نیشتیمانی پژوو ئەخرێ بابەتێک پژوو ئەخرێ کە مافی مرۆڤ و کە ڕەچاوکردن و کە بنەماکانی هەسانەوەی میلەتی کوردی تیابەدی پرێ نەخێر بەداخۆڵم ئەم دوو خاڵە زۆر لای من خاڵی نەنگ و لاوازی کە یەکەم نەبوونی پێناسە دووهەم نەبوونی مەسیجەکە بە زمانی بەرامبەرەکەت کە زمانی بەرامبەری شت بوون بوو کەواتە تو بەرامبەر هەرچی بکەیت گوێت لێ ناگرێت بەڵام سێرکە سەرجەم میلەتانی دەوروبەر تەزدی دەکەن دەکەڵم تەزدیرانی میدیای خۆیان هەناردە ئەکەن بۆ ئێمە بەرز میدیای ئەوان وەرەگرین نەمانتوانێت تا ئێستا میدیای خۆمان بنێرینە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانی خۆمان ئەمە پێناسەیەکی کورتی منە بۆ میدیای ئەم دۆخی کە ئێستا ئێمە تایە. میدیا لە وڵاتی ئێمە لە هیچ فۆرمێشی تری دنیا ناچێت لەبەرەوەی سیستەمی حکومڕانی ئێمە لە هیچ فۆرمێشی دنیا ناچێت لەبەرەوەی تۆ کۆمەڵگەی کوردی پەرپەت بووە کە کۆمەڵگەیشی لەت بوت هەیە واقعیشی زۆر نالەبارەت هەیە یان لە ئێستا ئێمە شتێکە ئولفەتمان پێوەگرتووە خۆمان پابندین بە پێڵاوەکانمان پابندە مەم بخاکەوە ئەژینە من لە تۆ پرسم چیمان هەیە تا لە ئێستاە تۆ حکوومەت نە پەرلەمان نەموچە هیچ شتێکت هەبێت نەکارە باشە هەبێت تۆ چیت هەیە لەم دنیاە کەواتە لە کۆمەڵگەی ئێمە لە دۆخی بەم شێوەیە میدیا چۆن ناتوانێت بێ بەدەسەڵاتی چوارەم تو کە لە کاتێک هەر دەسەڵاتت نییە لە ئێستا دەسەڵاتی سێم و دووەم و یەکەم باس کە بابزانین چییە هەمانە بێگومان نیمانە کە تۆمانە نەبێت دەسەڵاتی چوارەم چی بکە ینی تۆ چی بکات تۆ پەرلەمان هەبێت لە ماڵەوە دانیشت بێ تۆ چی بکەی پەرلەمانتار دەسەڵاتی نەبێ تۆ چی بکەی دەسەڵاتی دادوەریت نەبێ تۆ چی ئەەکەی کە سەرکردەیەکی ناشەرعیت هەبێ تۆ چیەکەی ئابووریشی سەربەخۆت نەبێ تۆ چیەکەی میلیتاریت هەبێ سەربازت هەبێ سەرباز بجوڵێنی بۆەوەی کە کەسێک لە میدیایەکە قسەیەکی کردوە کە فاکتی تیایان قسەیە باشە پەرلەمانتارێک لە میدیایەکە قسەیەکە کە فاکتی تیایان قسەیە هەمومان نەزانین فاکتی تیایان قسەیە باشە سەرباز نابێت ئەبێتە بەشێ لە ئەجێندای حیزبەکان لەبەرەوە لە دۆخی بەم شێوەیە شتێک بەناوی دەسەڵاتی چوارەم نامێنێت تەنها وەکو دەنگێک ئەمێنێ ڕەنگە جەنابی پرسی بڵێ ئەوە من عەزیز ڕەوفە دۆزمەوە دەنگێکی هەیە قسەیەکە لە شوێنێکی دیاری کراوە قسەکانی تا شۆڕە بێگومان ناڕوە لەبەرەوەی تۆ هیچ شتێک لە شوێنی خۆی نێت تا ئەمە بڕوە مانشێتی ڕۆژنامەیەک بەسە بۆی حکوومەت بچێتە ماڵەوە بەس تۆ وای لێ هاتووە ئێستا ڕخنەش نابوود بووە میدیا نابوود بووە شتەکان کاڵ بوونەتەوە کاریگەری نەماوە يعني كاريجرين يسمى قصاني كمان كم مثلا ران كسانك يعني متمنى نما ران كسانك جولم قصي بكرن بل خو زور كزم قصي كردو صور ناود صلاة وهمان فورم يندروس كردو همان بيكرنوا يعني هبو كومالجي إما كومالجي كم متمنى لدرس دعوة يعني لدوخي شيء زور ألو زين بوش أكرني أم دوخ زور هنجاوي جدي معنا بير بكينه شيء كيني إما لشوي دنياين إما لشوي مودرنين إما لشوي ميدياين ميديا شو وظيفة شيء أما أنا بدأ برجنا ونجوا ميديا كتبه إذا ميديا ما هتونا بني توب خانة بوننا هتوب خانة بوشر كواتا الميديا سونا ونري توب خانة يعني اللي بروي كتو برنامج أبي لشر شيء جوري أبي لشر شيء ميدياي جوري أبي باشا يعني هميشة تو أوي زاران ناكر لشر ناخذ سبق سيكي شيء ما هو سنيكي لميديا كوديا برامر بيكتري يعني حزبي كردي شيء ناكر برامر بيكتري يا هم قصنا أخوها هروي أنتوا اللي كم لحظة شر للجنيو دس بيدا شر ناخذ للرئيس دكانة كود السيبيا كر هزاران كسيتي أشيبه لبروسيل كميديا رولش إزجار خرابة بيني لم دوخيا نبرد دەسەڵاتی چوار نەخێر نابێت دەسەڵاتی چوار دەسەڵاتی سێم و دووەم یەکەمت هەر نییە لە کوردستانە دەسەڵات میدیایەکی فەقی چۆن ڕوانێ بێ بە دەسەڵاتی چوار نابێت دەسەڵاتی دێمیش هەر دەسەڵاتی نامێنێت چونکە لەبەرەوەی لە پاشاگەردانێکی گەورەیەژی و لە پرسیارێکەمە باسم کرد کۆمەڵگەی ئێمە لە وێرانێکی گەورەیەژی لەناو ئەم وێرانەیە میدیا تەنها ئەتوانێت ئەو دەنگانە بگەێنێت کە حیزب خۆی ئێوێ کارکتەرەکانی لە پشتێوێتی لەبەرەوە نەمیدیا بەم شێوەیە و بەم پاشاگەردانی و بەم وێرانەی بەم نەمانی دەسەڵاتی یەکەم و دووەم و سێمەوە ببێ بە دەسەڵاتی چوارەم نە هیچ ئومێدێکش هەیە لە ئێستا ئەم دەسەڵات فراهم بکە بەڕاستی ڕاگەیاندن لە کوردستانە شەڕەکە لەگەڵ دەسەڵاتێکە کە ئەوکو عەرزم کردی باوەڕی بە ئازادی نییە باوەڕی بە ڕۆژنامەنووسان نییە وەکو ڕۆژنامەنووس تەنها ئەوێ ئەو کاتێک کە ئیشیان پێ بکات کە خۆی ئەوێ ئەو پێناسەی کە بۆ ڕاگەیاندن و بۆ دەسەڵاتی چوارەم هەیەی ئەو پێناسەی ئاوا چۆن خۆی سەیرەکە ڕۆژنامەنووسانیش ئاوا مامەڵا بکەن بەڵام خۆی لە ڕاستیە نەبێ ینی ئاوا بێ ڕۆژنامەنووس بەڕاستی ئازادە تا ئەو سنوورەی کە هەندێک مەفاهیم هەندێک شتکە لەگەڵ ئەمنی قەومی تێگەدا هەتا ئەو شوێنە بێت ڕۆژنامەنووس بیپارێزە لە هەموو وڵاتێکش ئەمە هەیە و لە بەریتانیا لە وڵاتانی کە سیستەمی پاشایەتیان هەیە لە سوید لە هەندێک وڵات کە باسی هەندێک ژیانی تایبەتی پاشا ئەمانە ناکەن بەڵام قسەکە ئەوەیە بەڵام لە هەمان کاتیژە ئەمە کاری نەکردوە سەر ئەوەی کە ڕاگەاندن لە ئەوروپا لە وڵاتانە بێتە دواوە بەڵکو مامەڵی دەسەڵات لەگەڵ لە وڵاتان لەگەڵ ڕاگەاندن مامەڵێکی تەندروستانە مامەڵێکە وەکو بە حەقی خۆیان بەڵام لە کوردستانە ڕێک بە پێشەوەنە لە کوردستان دەسەڵات ئەوێ ڕۆژنامەنووسان خۆی چۆن ئەوێ ئاوا ڕاگەیاندن تەسفیەکە پۆلێنی بکە خۆی بە مەبەستی خۆی کام کەناڵی مەبەست و بانگکە بۆ کۆنگری سەحەفی بۆ بەرەکانی جەنگ
کامە بروزی پێبدا کامە بە ئارزوی خۆی بەداخەوە لێرە هەندێک کەناڵ لە زۆنی سەوز هەندێک کەناڵ زیاتر ئەچنە پێشەوە لە نەشونەمان لە دەسەڵات لە زۆنی زەدیش بە هەماشەوە هەندێک کەناڵی تر بەداخەوە ینی من زۆر ڕەش بینم لە دەسەڵاتی چوارەم ینی من ناتوانم بڵم دەسەڵاتی چوارەم لە کوردستانی بەڵام ڕۆژنامەنووسان ئەبێ ئەوە بڵین بەڵام ڕۆژنامەنووسان بەڕاستی پەیامێرەکان بەڕاستی ئازانە بەڕاستی ئەبێ بڵین ئاجەنگن لەگەڵ ئەو دەنگ و ئەو بیرکردنەوە دواکەوت و خەتەرانەی کە پێیان وایە کە ئەبێ دەسەڵاتی چوارم بە ویستی ئەوام جوڵێتەوە ینی ڕۆژنامەنووسان لە کوردستان ئازان بەڕاستی ڕوبڕی ئەو بیر و بیرکردنەوە تێڕوانینانە ئەبنەوە بەڕاستی ئەش بینین کە پەیامێر و ڕۆژنامەتی زۆر سەرکەوتومان هەیە ینی هەوڵیشیان داوە لە هەوڵان ینی بەردەوام ئەیانێت ئەو سنوورانە بشکێنن کە لە بەردەمیانان خۆ تۆ بوون دەسەڵاتی چوارم چێت تۆ لە شوێنێکا کە ڕێگری لێکرا بانگ نەکرا بۆ کۆگنی سەحەفی چۆن نتوانێت بێت دەسەڵاتی چوارم ئەو کاتە ئەبیتە دەسەڵاتی چوارم کە تۆ بۆ هەر شوێنێک کە چوارچێوەیەکی دیاریکراوە هەیە بۆ هەندێک بابەت کە وەکو عەرزم کردی بۆ هەندێشت ئەمە ئەمنی قەومیە هەموو کەس ئەبێ بیزانێ وەکو چوارچێوەیەکی دیاریکراوە بەڵام لەوە بترازێ کە تۆ ئەبێ لەسەر هەموو شتێکی تر قسە بکەی بەڵام لەم وڵاتەیە وان نییە. ڕاگەاندن لە ئەساسا بەشێکە لە سیستەمی سیاسی سیستەمێکی سیاسی باشن بەرێ میدیایکی باشە دەدەمێت سیستەمێکی سیاسی خراپ بوونی هەبوو میدیایکی خراپ بوونی هەیە ئەگەر ئێمە اعترافمان بەوە کرد میدیای کوردی باشە کەواتە سیستەمە سیاسەکەمان سیستەمێکی باشە لەبەرەوەی کە هەمومان کۆکین لەسەرەوەی کە سیستەمی سیاسی خراپە دوجار سیستەمی میدیایی ئێمەش سیستەمێکی خراپە کە سیستەمێکی خراپ بوو ناتوانێت بە دەسەڵات خۆی ئەسڵ وەزیفەی یان زاراوەی دەسەڵاتی چوار لە چێوە هاتووە لە مڕاقەبەی سڵتەی تەشریعی و سڵتەی تەنفیزیەوە هاتووە کە لە بەریتانیا داهاتوە کاتێکە میدیاکان ڕۆڵیان هەبووە لە پەرلەمانێکی چالاکی وەک پەرلەمانی بەریتانیا پەرلەمانی بەریتانیا لە مێژووی ژیانی پەرلەمانتاری یەکێکە لە چالاکترین و پەرلەمانانەی کە توانیویەتی خەریتەی سیاسی وڵات بگۆڕێت توانیوێتی بڕیاری ئەجگار گەورە سەبارەت بە ئازادی ئینسان سەبارەت بە قایمکردنی پایەکانی دیموکراتیت دەربکە لەوێ کاریگەریەکەی ئەم پەرلەمانە لە چۆ بوو لەوە بوو کە دەستگاکانی ڕاگەاندن بە تایبەتی ڕۆژنامەکان ئەو کاتە توانی بوویان کاریگەریشی زۆر لەسەر پەرلەمان و لەسەر حکوومەت دروست بکەن بۆی کە لەسەر جونگەکانی دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی دروستکەن بۆی بەڕاری تەندروست سەبارەت بە بیناکردنی دیموکراتیت بە بۆ وڵاتی شووە ئەتوانین بڵێ دەسەڵاتی چوارەمە ئێمە پەرلەمانێکی پەخرا و حکوومەتێکی ساختە سەرۆک هەرێمێکی ناشەرعیت هەیە ناکرێتەوە لێرە ئاپرسیارکەی لە تەندروستی میدیا و لە باشی میدیا هەمیشە ئەبێتۆ کاتکەی لەسەرەوەی کە میدیا ئێمە خراپیەکانی چین چونکە ئەگە من بم باشەکانی میدیای کوردیت بۆ بشبێت و کاریگەریەکانی ئەجگار کەمە بەڵام ئەگە بێ خراپیەکانی میدیای کوردی وەکو خراپیەکانی دەسەڵاتی سیاسی بۆ بشمێرم یەک دوو سێ ئەتوانم دەیان خراپی ئێجگار خۆڵ کە ڕەنگە کەلتورێکی دواکەوتوی وڵاتێکی ئەفریقی یا وڵاتانی ئاسیای ناوەڕاستیش نەگەیشتێتە ئەو کۆڵەوارەی کە میدیای کوردی پیات تێپەڕە بێ ئێمە بە کۆتی میدیای کوردی نەبووتە دەسەڵات بەڵکو بۆتە باری گرانی نەبووتە سوڵتەی مڕاقەبە بەسەر دەسەڵاتەکانی تر بەڵکو بووتە بەشێک لە تەکمیلەکردنی دەسەڵاتی تەنفیزی جێگای شەرمە تۆ کەناڵی ڕاگەاندن سەرۆکی حکوومەت ڕاوشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم کەناڵی هەبێت و بە خۆشی بڵێ دەسەڵاتی چوارەم لە شوێنی تر بێ بەهۆی بێعقلەوە تۆمەتی بێعقلەوە ئەمانە دادگایی ئەکرێت یعنی تۆ نابێ ئەوەنە گەمژەبی قەناعەت بە خۆت بێنی کە تەلەڤیزۆنت هەیە و تەلەڤیزۆنی حکوومەتەوە سوڵتەی مڕاقەبەشم تەلەڤیزۆنت هەیە تەلەڤیزۆنی پیاوی یەکەمی ئەمنی وڵات و سوڵتەی مڕاقەبەشم ئەمە لە کەلتوری دەوڵەمەندە ڕایگشتی دادگایی ئەکا بە تۆمەتی گەمژێتی ئەمانە وەسیلەی نەشری گەمژەیەتی لە کۆمەڵگادا ناکرێ ئێمە ینی بەداخەوە ینی ئێمە نەک وەکووتم دەسەڵاتی چوارە موشتیوانین ئەم زاراوانە هێشتا زۆری ماوە ئێمە پێی بگەین بەڵکو ئێمە هێشتا نەمانتوانیوە تعریفی میدیای خۆمان بکەین و هێڵە گشتەکانی دیاری بکەین. تۆ دەسەڵاتەکان یەک بەدوای یەکە بە تەسەلسل دابنیت تەشریعی و تەنفیزی و قەزایی و ئیعلامی ئەمە عەرەب وای پێڵانی با بڵین پەرلەمانی حکوومەت
دادوەری اینجا دەسەڵاتی شەنەمێ دەسەڵاتی چوارەمێکە میدیایە ئێمە لە خاڵ یەکەمە ئەتوانە بڵێن پەکمان کەوتووە ئەژنۆمان شکاوە لە دەسەڵاتی هەر لە پەرلەمانەکە لە تەشریعەکە ئەم پەرلەمانەکەمان داخراوە کە تۆ دەسەڵاتی یەکەمت نەبێ دەسەڵاتی دووهەم و سێهەمیشت نابێ ئەی لە دنیایە کە باسی دەسەڵاتی چوارەمەکرێ دەسەڵاتی چوارەم کاتێک دەسەڵاتی چوارەمە کە تۆ یەکەم و دووهەم و سێم هەرسێ دەسەڵاتەکەت بە حکمی خۆیان ئەمری خۆیان جێبەجێ بکەن پەرلەمانەکەمان دەرگاکەی داخراوە سەرۆکی پەرلەمانەکە نێراوەتە ماڵەوە بە زۆرم لێ دوو دەسەڵاتی تەنفیزی کە حکوومەت ئەگرێتەوە حکوومەت 5 وەزارەتی وەزیرەکانی لە ماڵەوەیە لە گەرمی شەڕی داعش وەزیری پێشمەرگە مۆڵەتە کاڵێ مۆڵەتی ئیجباری ینی مۆڵەتە بە زۆر کەواتەمە دەسەڵاتی دووەمیشی کە حکمی جێبەجێ کرد و حکوومەتە جێبەجێ نەکرا سێ دەسەڵاتی قەزایی داد و دادگاکان و دادوەرەکان یەک نیشانی پرسیاری گەورەم هەیە لەسەری من یعنی کاڵم نیشانی پرسیاری گەورەم هەیە ناتوانین بڵێن کە قەزا با بڵین دادگانیە بەڵام نیشانێکی پرسیارم هەیە سێ دەسەڵاتت هەیە ئیفلیجن چۆن ئەتەوێت دەسەڵاتی چوارەم ڕۆلی خۆی بینێت ئەمە کێشەکەی ئێمە لێرە ئەمەیە ڕاستە میدیا ئێساتێ لە وڵاتی پێشکەوتوخوازە لە وڵاتی دیموکراسیە دەسەڵاتی یەکەمە نەک چوارەم بۆ لەبەرەوەی بە میدیا حکوومەتەکان دروستەکرێت بە میدیا حکوومەتەکان ئەڕۆخێ بە میدیا پەرلەمانەکان چۆڵەکرێت بە میدیا پەرلەمانەکان ئەنێرێنەوە ماڵەوە نەک ئەوەی کە تۆ میدیاکارێک بێنی ناودەمی پڕکەی لە فیشەک و لێرە هەموو جانی پارچە بکەی بە قەم و بە حرب لە تو پەتی بکەیت و فڕێتە سەرجادێک ئەمە وەزعی میدیا لای ئێمە ئەمە خۆناغەکەیەتی بەم شێوازە نابێ بە دەسەڵاتی چوارەم نابێ بە دەسەڵاتی پێنجەم و شەشەم و حوتەمیش بۆ لەبەری تۆ سێ دەسەڵاتی ئیفلیجت هەیە دەسەڵاتی چوارەم تەواوکەرە بۆ سێ دەسەڵاتە بەڵام بەداخەوەڵم بکە لە وڵاتێکی نزیکی وەکو ئێران لە وڵاتێکی نزیکی وەکو تورکیا کە ئەمانە وڵاتن دراوسی ئێمن ئێستا ئەتوانم بڵێم لە وڵاتی عێراقی عەرەبیا سەرباری ئەم هەموو کێشە و شەڕە میدیا لە لای ئەوان هەیبەتێکی باشتری هەیە دەسەڵاتێکی باشتری هەیە کارلێکێکی باشتری هەیە زیاتر ئەتوانێ ڕۆبچێتە ناو دۆسیە و مەلەفاتی گەندەڵی حکوومەت ئاشکرا بکە بەڵام لای ئێمە ئەوە تا بە ئاشکرای عالەم میدیایەکی فلیجمان هەیە دانیشتوون ئێمە نەوتە دەزرێت وڵات وێرانە بێت موچە نادرێت خۆپشاندانی میدیا دانیشتو دەسەپاچە تەنها نەقلی کفرەکە ئەکات لێرە و لێ ڕووماڵێک کات هەواڵێک نەقلەکە بەڵام نەماتوانی هەتاوەکو ئێستا بەشێک لە ناڕزایەتی بەشێک لە ڕوونکردنەوە بەشێک لە دۆسیەکانی گەندەڵی بە ئاشکرا ئەوەی کە گەندەڵی گەورەیە ئەوەی کە ئەتوان بڵم هەرێمی گەندەڵی لەسەری وەستاوە میدیا ئاشکرێک بکە کەواتە ئێمە لێرە خۆمان وەکو میدیاکار خۆمان ئامادە نەکردو بۆی بنمە دەسەڵاتی چوارەم یەک ئەو دەسەڵاتەشی کە حکوومەت و وڵات بڕێوە بە سێ دەسەڵاتی پێش ئێمە ئیفلیج کردووە قاچ و سەر و جۆ و مل و پشت و هەموو گیانی دەسەڵاتەکانێکی ورد و خاش کردووە کەواتە تۆ دەسەڵاتی چوارەمت بە خۆ دروست نابێ ئەمە ئەگەر بڵین دەسەڵاتی چوارەم نین گوناحمان نەکردو بۆ لەبەری تۆ سێ دەسەڵاتێکی کەمان نەمانتوانێت جێبەجێ دەسەڵاتەکانی خۆیان بکەن ئێمەش ناتوانین دەسەڵاتی خۆمان جێبەجێ بکەین بەڵام کەم تەرخەمی یەکەم بۆ دەسەڵاتە دووهەم بۆ سەرجە میدیاکارانەکە لەو بوارەیە کارەکە وەکو پوختەیەک باسی یەکسەری یەکەم و دووەمان ڕەنگە باسی ئەو گرفتانەمان کردبێت لەم پرسیارەیە توانم لەسەر ئەوە بدوێم کە گرفتەکان ئەوەن کە خاڵی یەکەم ئەوەیە کە میدیایشی سەربەخۆ نییە دووەمیان دەسەڵاتێکی سەربەخۆت نییە سێم ڕۆژنامە نووسان لە بەردەم مەترسی گەورەیان تۆ لە وڵاتێک ئاژی زانی ڕۆژنامە نووس حەسانەی هەیە لە دنیاە ڕۆژنامە نووس ینی ئەبێ بێ ڕێزی گەوری لێ بژیرێت لە وڵاتی ئێمە ڕۆژنامە نووس شەی دەکرێت و تیرۆر دەکرێت و سیناریۆشی بۆ دروست دەکرێت ینی هەر لە ڕێی میدیاوە سیناری بۆ دروست دەکرێت ینی هەر لە ڕێی میدیاوە ینی میدیا خۆی دژی میدیایە ئەسا ئێمە لە دۆخەکان میدیا خۆی دژی میدیایە ڕۆژنامە نووسێک شەهید دەبێت لە جای خۆی هاوڕێکانی کۆمەچی ئەم ڕۆژنامە نووسەکان کە شەهید بووە لە شوێنێکی ترەوە هەواڵی بە شێوازێکی تر بووە تاشن سیناریۆی گەوری بۆ دروست دەکرێت بەراز کوشتێت یان ڕۆژنامە نووس بەراز کوشتێت مامۆستایەکی ئاینی پیاوێکی بەڕێز وڵا سایرە هۆڕنی بۆ لێدا و ئەژینەوەی دا بۆ سونە کوشتێ ینی ناڵن بە مەردی بمریر لە دۆخی کاژین ئێمە لە هەرێمی کوردستان سەرباری ئەوەی کە وردە خەریکە بەرەو مەرگەچین بەرەو مردنیشی لەسەر خۆچین ناڵن وەکو پیاو بمری وەکو مرد بمری دەزانی ئەمە مشکلەکەیە ینی سیناریۆشی خراپیش بۆ دروست دەکەن هەر بە میدیا خۆزگا حزب هەبوایە خۆزگا بەرنامەی هەبوایە خۆزگا وەکو هیتلەر دژی کتێب وایە کتێبی بسووتانە بەڵام فکرێکی هەبوایە ها ینی پاشخانێکی فکری هەبوایە لەم وڵاتی ئێمە خۆ پاشخانی فکری نییە تەنها ئەوەی کە دەنگێکە بۆ ئەو کاتێک کە کاکێ من بەرنامەکەی راپۆرتەکەی مەترسیە بۆ سەر ئەو تۆ کەویتە بەردەم هەموو ئینزاڵتێکەوە هەموو لێدانێکەوە تا ئەو کاتە بەس ئەوەی تر حەزەکەی چی ئەڵێ بڵێ خۆ بە ئارزوی خۆت قسە بکە خۆ ڕخنە بگرێت چ ڕخنەیە لە وڵاتە ناژێت تا ئەگاتەوەی تۆ بەهێزێ بڵێ مافیا پێکەن پێت تا ئەڵێ تۆ هیچ فۆرمێکە نەما تۆ دیکتاتۆری پێکەنن پێت لەبەرەوەی مەترسی نیست قسەکردن نابێتە مەترسی لەبەرەوە لای ئەو بەس کاتێک بوویتە فشار گروپی فشار
تۆ لە بەردەم مەترسی گەورەی لە بەردەم لێدانی گەورەی و دەموچاویشی هەڵە ماڵێ ینی هێزەکانی ئێمە دەموچاویان هەڵماڵی و ئێمە دڵمان پێ خۆشە بەردەوام دەموچاویان دیارەوە لە کوشتنی ڕۆژنامەنووس لە سوکاتیکردن بە ڕۆژنامەنووس لە سوکاتیکردن بە کۆی کۆمەڵگە لەبەرەوە لە ئێستا میدیا گرفتەکانی ئەوەیە حزب لە پشتێوێتی بە دەرەجەیەک لە یاسایەک نییە بۆ پاراستنی کارکتەری میدیایی و کوشتنی هەموو هەوڵێکی ڕۆژنامەنووسی و کوشتنی هەموو دەنگێکی ئازاد و لە هەمووی ترسناکتر وکوتم لێڵکردنی ئاوەکەیە هەموو ئەوانم قبولەکە میدیایکی حیزبی مافی خۆیتی چی ئەڵێ بەڵام لە کارەساترین شت ئەوەیە کە کارکتەرە حیزبەکان بێن میدیایشی ئەهلی بەناو ئەهلی دروستکەن لە پشتێوە تیرۆرایزەی خەڵک بکەن لە پشتێوە ئەو راپۆرتانە دابەزێن و ئەو فۆکەس بخەنە سەر ئەو کارکتەرە میدیایی و ئەو کارکتەرە ئەو ڕووداوە کۆمەڵایەتی و سیاسینی کە خۆیان ئەیانەوێ گرفتەکانی میدیای کوردی لە ئێستا ئیزگار زۆرن ومێ دەکەم ینی دۆخێک دروست بێت کە میدیای کوردی بچێتە دۆخێکی ترەوە بەڵام لە ئێستا لە پاشاکردانیشی گەورەیاژی هەروەکو لە وەڵامی بەشێ لە پرسیارەکانە ئاماژەمان پێکرد حیزبی بوون ئەمڕۆ ڕاگەیاندنی کوردی کوشتیە هەموو ڕاگەیانی کوردی پاڵپشتی هەیە بە حیزبێکەوە و ڕاگەیانێکی ئەمڕۆ دروست بووە بەڵام حیزبی بوون یەکشتمان بیر نەچێت هەیە حیزبی ئەشا بەس پەیامێکی جوان ئەگەیەنێ لە جەماوەڕ دوور نەکەوتێتەوە بەڵام هەیە حیزبیە بە پێچوانەوە ئەوەیە کە خەتەرە بۆ سەر پەیامی ڕاگەیانەکەی کە نابێ بەڕاستی خاڵێکی تر گرفتێکی تر ئەمڕۆ ئیعلامی سێبەر لە زەخمە ینی ئەبێت خەری بۆتە ئیمپراتۆرێتێک بە چاوی خۆمان ئەیبینی ڕۆژ بەڕۆژ ئیعلامی سێبەر لە بینرا و بیسرا و خوێنرا و لە گەورەبوونایە ئەم ئیعلامی سێبەر هەتا بەم شێوەیە زەبێ بەڕاستی دوور ئەکەوینەوە لەوەی کە بگەین بە دەسەڵاتی چوارم دوورەکەوینەوەی کە ڕۆژنامەنووسان بتوانن ببنە دەسەڵاتی چوارم چونکە ئیعلامی سێبەر خەتەرە بەڕاستی هەر ئەو ئیعلامە حیزبێ بەڵام بە معنایەکی تر و بە پێچوانەشەوە ئەتوانی بڵێ لە ئیعلامە حیزبەکە زۆر بەهێزتریشە لە هەموو ڕووێکەوە خاڵێکی تر کە ئەمان پێویستە بە ڕۆژنامەنووسانەوە هەندێک لە پەیامێرەکانمان هەندێک لە ڕۆژنامەنووسەکانمان بەڕاستی زیاتر ینی هیواخوازم زیاتر بچنە دەوراتەوە زیاتر بچنە خولی فێربوونەوە کەم دوورن لە لە لایانی پرۆفیشنال بوونەوە لایانی ئەکادیمی بوونەوە تەمەن ناڵین ئەکادیمی بوون هەموو شتێکە ئەکادیمی بوون زایدن ئەزمونونەکە بەڵام لەگەڵ ئەوەشە نابێت لایەن ئەکادیمیکەش فرامۆش بکرێ بە بینینی خول و دەورات و هەندێکی تر مەسەلەن لایەنی کە گرفتێکی تر من پێم وایە ئەوەیە کە تێڕوانینی دەسەڵات بۆ ڕاگەیاندن تێڕوانینێکی سلبیە تێڕوانینێکی ناتەن دروستە کەوەکو عەرزم کرد هەندێک کەناڵ لە زۆنی زەرد ڕێگای پێ نادرێ ئەگەر ڕێگاشی پێ بدرێ ئەبێ لەژێر پرسیار و لەژێر چەندین ئینابێ لە بەهەماشەوە لێرەش هەندی ئیعلام لە زۆنی سەوزیش بەهەماشەوە هەندێک کەناڵ لەژێر نیشانەی پرسیار و تێبینایە تێڕوانینی دەسەڵات و خاوڵاتیان بۆ ئیعلام ئەبێت ڕوانینێکی تەندروستانە بێ ئەنج ئاگەینەوەی کە بڵێن ئیعلام گرفتی نیە بەڵام تا ئێستا وەکو عەرزم کردی کە ئەمەژە وەکو ئەتوانین بڵێن وەکو گرفتێکی تری دەسەڵات وایە کە ئەم تێڕوانینی دەسەڵات و جەماوەر بەڵام دەسەڵات تێڕوانی دەسەڵات سلبیترە بەرامبەر ئیعلام کە ئەمانە ئەتوانین بڵێن چەند گرفتێک بوو گرفتی تریش زۆرە بەڵام ئەوە پێویستی بە قسەکردنی زیاتر هەیە کۆمەڵی گرفتی جەوهەری هەیە توێژەرەکان ئەڵێن میدیای کوردی سێ گرفتی سەرەکی هەیە کە لەژێر ئەم کێڵگا سەرشیانەدا کۆمەڵە گرفتی ترت هەیە کێشەی سیاسیمان هەیە گرفتی سیاسیمان هەیە وەکوتم هێشتا میدیاکان پێناسی حزبیان لەبەرە ئەمە یەکێکە لە خەتەرترین گرفتەکانی بەردەم میدیا گرفتی ئەمنیمان هەیە کە ڕۆژنامەنووسەکان تیرۆرەکردن یعنی بەداخەوە جاران ڕۆژنامەنووس ئەکە سۆرانی مەحەممەد تیرۆ کرا هەراکی گەورە دروست بوو ئەخێر ڕۆژنامەنووس کە پاتیوتی بەرهەنس خواردوێتی شەهید شکری زەینەدین بێدەنگیەکان زۆر زیایی کرد ینی تووشی شۆگەبی ئەنی جاران ئەگە ڕۆژنامەنووسێک دڵی بەوە ئاسوودە بووە خەڵک هاودەنگە لەگەڵە ئێستا ئەوەشمان لەدەستداوە ینی ئەو عەتفە زۆری جەماوەتمان لەدەستداوە لەبەرەوەی کوشتن کە لە حاڵەتەوە بوو بە دیاردا مامەڵەکردنی ڕاگشتی لەگەڵ دیادە مامەڵەیەکی جیاوازەوە لەوەی لەگەڵ حاڵەتا بێ ئێمە ملەتێکی لاوازی لە ملەتانی پێشکەوت و کاتێک کە شتێکە بێتە دیادە ڕایگشتی ڕاستڵەشێ بەس لە ناو کۆمەڵگە ئێمەدا کە شتێکە بێ بە دیادە کۆمەڵگا پشتی تیەکە ئێستا کوشتنی ڕۆژنامەنووسان بۆتە شتێکی تەبیایی کێشەیەکی ترمان هەیە ئێمە گرفتی کەلتوریمان هەیە
گرفتە کەلتوریەکەوەیە مثلەن بواری هاتنە پێشەوەی ڕۆژنامەنووسی ژن و کچ زۆر کەمە بواری ئەو کاری لەناو کۆمەڵگای ئێمەدا هەن ناتوانانی دەسی بۆ بەری ئێستا ئەگە بەڕێزت ڕەنگە ئاسایی بێت ڕیپۆتاژە بکەی لەسەر سەرۆک حیزبی فڵان و فیسار و ئەوانە بەڵام زۆر گران لەسەر دەکەوێت کە لەسەر سەرۆک عشیرەتێک بێ راپۆرتێ بکەیت لەبەرەوە ئێمە گرفتەکانمان زۆرە ئەوە جگە لە گرفتی یاساییمان هەیە کە یاسا لە وڵاتی ئێمەدا تۆریشی قوڕاوی نایە لێ ینی قیمەتی نییە کاریگەری نییە تەنها درۆیکی نووسراوە یاسای کاری ڕۆژنامەنووسی بریتین لە کۆمەڵێ ڕستەی جوان نووسراو بێ کارکردن نە لە موسسەی پۆلیس کاری پێکرێت نە لە موسسەی قەزایی کاری پێکرێت بۆیە تۆ کاتێک کە دێی باز لە گرفت ئەەکەی لە هەرێمی کوردستانە ئەتوانی بەدەیان گرفتی جەوهری ڕیسکەیت و بنووسیت و باسی بکەیت لە پێشترە لە نێو کرۆشی باسەکانە باسی ئەوم کرد کە ئێمە و گرفتێکی گەورەیە کە مەسەلەن تۆ ئێستا مەسەلەن لێدوانی فەرماندەیەکی پێشمەرگەشت بۆ مەسەلەیەکی سیاسی بۆ نمونەگەت کەناڵی ئەی فەرمانە پێشمەرگەکە لە خۆی و نزیک نەبێ ئەگەر شەهیدی زۆریشیدا بێ ئەگەر پاڵەوانێتیشی نوان دەبێت لە شەڕی داعشا نابێ بە کەرەستەی عەلام بەڵام فەرماندەی بوو دەڵێ بۆ نمونە لە کەرکووک فەرماندەی وا هەیە تێوەگلاوە بەدەیان کاری قاچاقچی و دزی و ڕاوڕوت و ئەو جۆرە شتانە بەڵام کە دێتە سەر مەسەلەی لێ دواوەرگرتن کەناڵەکە گەورەیەکە و ئیبرازیەکە و ئەیکا بە پاڵەوانی شەڕی داعش بۆ نمونە فەرماندەی وا هەیە ئەسڵەن لە پۆلیسا مافی ئەوەی نییە بۆ نمونە لەسەر گرتنی ئێرهابیەکان لەناو کەرکووکە بۆ نمونە قسە بکە بەڵام تەلەڤیزۆنی ئەی تەلەڤیزۆنی نەوت بۆ نمونە لەبەرەوەی ئەو فەرماندەیە بەڕێوەبەری پۆلیسی فڵانە لە دەروی کەرکووکیش لە دوانی لێوەرەگرێت وەکو دەستکەوت بەکاری دێنن فعلەن ئێمە هەموو ململانەکانی دەرەوە لە نێو حیزبەکاندەوە لە نێو کۆمەڵگادا چه پەخشیەکە ڕاگەاندن ئەگە تۆ ڕاگەاندن نەبێ نازانی ململانی هەیە نازانی کۆمەلگای ئێمە چۆنە جاران ئەوترێ لە زانستی کۆمەڵناسیە بۆی قیمەتی پێشکەوتن و دواکەوتنی کۆمەلگای بزانی چۆنە لە فڕۆکەخانە دابزیە زانی و کۆمەلگات چیە و بەهاکاری چۆنە ئێمەش بۆی خەڵکی ئێمە بناسێ بزانێت چەند دواکەوتوی تەنها سەعاتیشی بەسە سەیری تەلەڤیزۆنەکانی ئێمە و ڕۆژنامەکانی ئێمە بخوێنێتەوە وێبسایتەکان و خوا بکە لاپەڕەکانمان نەخوێنێتەوە لە تۆڕە کۆمەڵاتی چونکە وا تەسەوڕ ناکە هێشتا لە نێو کۆمەڵگای مرۆڤایەتیدا بوونەوەری لەم جۆرە بژین بە ئەدەبیاتی قسە بکەن کە لە سەردەمی کۆمۆنی سەرەتاییش لە پێشەوەی عەقڵی مرۆڤایەتی گەشە بسێرێ بەو جۆرە بیریان نەکردوێتەوە. دەتوانم بڵێم کۆمەڵێک کێشی قەبوو زل هەیە لەسەر شانی ڕاگەیاندنی کوردی ڕاگەیاندنی کوردی 25 ساڵ تەمەنیەتی لە ماوەی ئەم 25 ساڵەیە خۆی نەدۆزیەوە باسمان کرد لە سەرەتاوە دوو ناکرێت ئێمە میدیایەکمان هەبێت میدیان نەبێ ینی میدیا بێ بۆ خۆمان بۆ ناو خۆی خۆمان سێ میدیا بە دوو شت چێ بەڕێوە یەک عەقڵە دوو گیرفانە یعنی ئێمە عەقڵەکە لەخوا بەزای بێتوانم بڵێم ئێمە عەقڵی میدیاییمان هەیە لە هەرێمی کوردستانە کۆمەڵە ڕۆژنامەنووسی زۆر باشمان هەیە کۆمەڵی عەقڵی منەوەر و عەقڵی پێشبینی کەرمان هەیە بەڵام کە تۆ گیرفانێکی بەتاڵت هەبوو عەقڵ ناکرێت مەسەل لە حاڵەتێکە بتوانێت هەموو شتەکان بێنێتە سەر پێی خۆی بەڵام نەتوانێت جێبەجێ بکە لەم حاڵەتەشە خاڵی چوارەم میدیا لای ئێمە بەداخۆڵێم نەبوو بە بزنس یعنی لەسەر پێی خۆی ناتوانێت بۆسێ میدیا ئەو میدیایە کە بتوانێت سەر پێی خۆی بۆسێ بە ڕێکلامی خۆی بە کێبڵی خۆی بە پاری خۆی بەڕێوە خاڵی پێنج تا ئێستا میدیای ئێمە لەژێر ڕکێفی حیزب و سێبەری حیزب و ئەمانەیە نەهاتوەتە دەرەوە میدیایەکی سەربەخۆ و ئازادمان نییە لە ساڵی 2000 بەدواوە چەند هەوڵێکی میدیای ئەهلی و میدیای ئازادرا بەڵام دەرچوو ئەوانیش ئەوە تا یەک بە دوای یەکە کەناڵەکانی میدیای ئەهلی و میدیای ئازاد دەپوکێنەوە خاڵێکی کە میدیای کۆمپانیامان هەیە ئێمە ئەم میدیای کۆمپانیانش کە نە میدیای ئەهلیە نە میدیای حیزبی و حکومیە جۆرێکی تایبەتە کە لای ئێمە هەیە کۆمپانیا خۆی ئیباح بەڕێوە وەگەم کۆمپانیانی کە ئێستا بینین لە سلێمانی و لە هەولی ڕەمانە چەند کەناڵێکیان هەیە ئەم میدیایش تەنها لە چواردەوری ئیشوکارێکی دیاریکراوی خۆیان و لە خلالی بەرژەوەندی خۆیان کارەکەن لەکوێ بەرژەوەندی کۆمپانیاکە کەوتە مەترسیەوە میدیاکان وسکوتەکەن کەواتە میدیا
مەهامی میدیا ئەمە بەشێکە لە کێشەکانی خاڵێکی کە من زۆر بە خاڵێکی گەورەی بینم ئێستا بەداخەوە لەم ڕۆژنامەنووسەکانی ئێمە بەشێکی زۆریان ناتوان کار بکەن بیمەیان نییە یعنی بێئیش کەوتون ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسان بێئیشن کە ڕۆژنامەنووس بێئیش بوو پەنا بۆ شوێنێکە باکە بێئیشەکەی بۆ تێر بکە ئەو شوێنانش شوێن ئەو کەناڵانن کە ئەڕاتە ناو کەناڵەکە و کاری لەگەڵەکە بەڵام لە ناخەوە لەگەڵ بیر و بۆشوونی کەناڵەکەیانی لە ناخەوە لەگەڵ ئایدیای هەواڵەکانیان نییە بەڵام مەجبورەوێت لەبەر بژێوی ژیانی خۆی بێت حاڵەتێ بکە کە لەم حاڵەتەش بینین داهێنان کەمە بێتەوە کە داهێنان کەم بوویەوە بۆ لەبەری تۆ دەوری فەرمانبەرێکە بینی میدیاکار فەرمانبەر نییە میدیاکار داهێنەرە ڕۆژنامەنووس دایم ئەبێ ڕۆژ بە دوای ڕۆژە بگەڕێ تاوەکو ڕێپۆرتاژی ناوازە تاوەکو بابەتی ناوازە تاوەکو نووسینێک بدۆزێتەوە کە کەس لە پێش ئەو دووباری نەکرد بەڵام کە ڕۆژیتە کەناڵێکەوە بە پارە بۆ پارە ڕۆشتە کەناڵێکەوە بۆی مناڵەکانت برسی و سەرمایان نەبێ لەو حاڵەتە داهێنانە کوژیت کە داهێنانت کوشت چی مێنێتەوە مۆزەفێک مێنێتەوە ناوی میدیاکار ئەم مۆزەف بهێنێت سەری شەتاوکو سەعات 2 تا سەعات 3 تا سەعات 4 سەری سەعاتەکێکا کەی لە کوێ کاتەواو بوو بێتە دەرەوە ئەمە قۆناغێکی زۆر خراپە میدیاکار ئابم شێوەیە ئاناسی سار دەبێت کە لەم هەناسی سار دەبێت یعنی لە داهێنەرێکەوە ئێمە ئیکین بە مشەخۆرێک کاڵین مشەخۆر ئەم مشەخۆرە تەنها ڕۆژە ژمێرێت تاوکو لە سی ڕۆژی داهات و سەری مانگ موچەکی وەرگێ ئێتە بیر لەوە ناکاتەوە میلەتەکە بەرەو چوو ئەڕوات ئەرکی میدیایەکەی چییە ئەو ئایدۆلۆژیای کە ئەم کاری لەسەرەکە ئایا وڵات بەرەو پێشەوە بە نەتەوە بەرەو پێشەوە بە میلەت بەرەو پێشەوە بە یان وێرانی ئەکات لەم حاڵەتەیە ئەمە ئەم کێشانن کە من ئەیبینم بەشێکی کە من لەو کێشانەکە کێشی زۆر زۆر قەبەتر هەیە کێشی زۆر زۆر گەورەتر هەیە ئێستا ئێمە سراعێکمان هەیە لەگەڵ عەقڵی خۆمان کە لەگەڵ عەقڵی خۆمان ینی میدیاکار لەگەڵ عەقڵی خۆی ڕۆژانە قسە ئەکات حیوارەکات ئایا میشی کە تۆ ئیکی 8 ساعات 10 ساعات لەسەر مێزی کۆمپیوتەرەکە دانیشیا چیتە سەر جادەکە ڕووماڵی هەواڵەکەی ئایا چیم کردووە کە ئێوارە کاتی خەوتنیەت بیر لە خۆی کاتەوە لەگەڵ عەقڵی خۆی حیوارێکە ئەمڕۆی کە کردم لە بەرژەوەندیش خۆمە یا لە بەرژەوەندی کەناڵەکەمە یا لە بەرژەوەندی حیزبەکەمە یا لە بەرژەوەندی نەتەوەکەمە یا لە بەرژەوەندی کەسیان نییە ئەمە ئەو خاڵەیەکە جێی مەترسیەکان لە بەرژەوەندی کەسیان نییە میدیایەکمان هەیە بۆ میدیایە بۆ نەتەوە نیە بۆ وەرگرت نییە کەڵم بۆ میدیایە ینی تەنها بۆ ئەوەیە کە کەناڵێک هەبێت دەهۆڵ بێ دەهۆڵ بکوتێ کەناڵێک هەبێت درۆ بڵاو کاتەوە کەناڵێک هەبێت جنەونامە بێت ینی زۆر بەداخەوە لەم ئەوەی کە ئێمە کورت هەمانە باوەڕ ناکەم هیچ میلەتێکە هەبێکە بە تەوجیه ئەم کەناڵە وەکو تۆپ و لە تۆپ و ناوبانی بەم شێوەیان بە خۆڕایی دابش بکرێت و پڕ بێ لە جنێ و بدرێ بە خەڵک یان ئەوەی کە لەگەڵ گۆڕینی ئایدۆلۆژیای حیزبێکە یان کۆمپانیایەکە 180 دەرەجە لە بیر و باوەڕێک کۆمپانیایە بگۆڕێ کە ئەم کۆمپانیا ینی مەبەستم لە کەناڵی ئەعلامێکی کە ڕۆلی کۆمپانیا بینێ مەعلێل کە میدیا زۆر زۆر لەوە پیرۆسترەکە تەوجیه بکرێت کە لەم تەوجیه بکرێ ینی کەسێک لەسەرەوە بڵێ دەستکە بە با بڵێن دەستکە بە ئەو لێشاوی کە پێڵێن هجوومکردن هێرشکردن بۆ سەر ئەم بۆ سەر ئەو بۆ سەر ئەم میلەت بۆ سەر ئەو میلەت ینی من بە ئاشکراڵم میدیای کوردیمان هەیە ئێساتی بەرامبەر بە پارچەکانی تری کوردستان وەساوەتەوە میدیای کوردیمان هەیە بەرامبەر بە حیزب شۆڕژیارەکانی ڕۆژاوە وەساوەتەوە میدیامان هەیە بەرامبەر بە دۆخی ناو بازاڕی کوردستان وەساوەتەوە ئەمانە کاری میدیایی نین ئەمە کاری دەتوانم بڵێم وەک کارگەی پارەوەیە پارێتیەکەی جنێ و فڕێەیە پارێتیەکەی بڕەشا زووخاو فڕێ ینی ئەمە میدیا کە گەشتە ئەو حەدا بەداخەوە ئەڵێمانی کەس گوێ لە کەس ناگری ئەمە چەندین حاڵەتی ئاوامان هەیە ینی جنێ و لە میدیا نابێت بڕوات بەڵام کە جنێ و ئەڕوات لەسەر تەلەڤیزیۆن ئەڕوات حاڵەت ئەڕوات کە لە میدیای هیچ وڵاتێکان نەبووە لە کاتێکا مەسەرەن پرەنسیب نەما کە فلتر نەما کە کارگەیشتە ئەوەی کە لە کاتی کە مناڵ بەخەبەرە لەختی ڕوت و جنێوی ڕوت ئەمە سەرباری ئەو بابەتە سیاسەکە و بابەتە نامرۆڤانەکە ئەمانەشێ ئەمانەش هەموو کادرێک بۆ دروستەکە وەرگێکت بۆ دروستەکە وەرگری ڕووخاوت بۆ دروستەکە ینی ئەمە تا ئێستا ڕاستە پێناسی میدیامان نیە بەڵام ناشکرێت و بڕۆی میدیایەک بێنی لە دەرەوە بیفرۆشیتەوە بە خەڵک کە تەنها مای پوکاندنەوە و پوچەڵکردنەوەی بیری وەرگرەکانت بێت